لە پەیوەندی بەردەوامین بۆەوەی کە بتوانین ئارامی زیاتر بۆ شار بگەڕێنینەوە و لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە لە پەیوەندیین بۆ ئەوەی کە پێکەوە بتوانین ڕێگە چارەیەکی گونجاو بدۆزینەوە بۆ ئەوەی کە پێکەوە ئیدارەی ئوموری شار و ئیدارەی ئەمنیەتی شار بۆ ئەوەی کە پەیوەندی بە سەرماڵی خەڵکەوە هەیە بپارێزین. ئێمە لێرە لە نێو کەسوکاری خۆمانین لەگەڵ خەڵکی شارە خۆشەویستەکەمانین و لە ڕاستیدا بە واجبی سەرشانی خۆمان هەڵەسین، بەڵام لەگەڵ ئەوەشا داواکەم لە کەناڵەکانی ڕاگەیاندن مەسئولانە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکەن، خوێنی مناڵ و کەسوکارمان لێرە لە هەموو شت پیرۆزترە بۆ ئێمە، بۆیە ئەم کارە ئەوەندەی کاری قووەتی عەقڵە، کەمتر کاری قووەتی دەستە، کەمتر کاری ئەو هەڵایەیە کە ئیعلام بەڕاستی دەستی داوەتێ. وەزیفەی ئیعلام گەیاندنی خزمەتگوزاری هەواڵە بە خەڵک لە کاتێکە ئەم خزمەتگوزاریە بێ خزمەتگوزاریەکی تەندروست بێ، نەک لە لابەلا هەواڵ وەربگرێ بۆ غەرەزی سیاسی بیداتەوە خەڵک. خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی لە قەلەقێکی زۆر قوڵاچی، خەڵکی ناوچەدابراوەکان لە قەلەقێکی زۆر قوڵتران، بۆیە بۆ ئێمە چی وەکو میدیا چی وەکو هێز و لایەنە سیاسیەکان ڕێکخراوەکان پێویستە کار لەسەر ئارامکردنەوەی خەڵک بکەین و بتوانین وەقڕەیی بگەڕێنینەوە، بتوانین پێکەوە کار بکەین بۆ ئەوەی کە خەڵکەکەمان تووشی موسیبەتی لەوە زیاتر لەوە گەورەتر نەبێ. بەڕاستی ئێمە لە خانەقین وەکو مەڵبەندی ڕێخستنیەکێتی نیشتمانی کوردستان، وەکو ئیدارەی خانەقین قایم قامێت دام و دەستگاکان لە شوێنی خۆمانین، لە نێو کەسوکاری خۆمان نەماوینەتەوە و ئەوەش کە هاتووەتە پێش بۆ ئێمە لە ڕاستیدا تەنیا فەوجێکی تەواری پۆلیس هاتوۆتە خانەقینەوە، هیچ هێزێکی حەشد نهاتوۆتە خانەقینەوە. بەداخەوە کەناڵەکان من تێناگەم سەرچاوی هەواڵیان لەکوێوەیە، لە کاتێکە لە خانەقین تاوەکو ئێستا یەک هێزی چەکداری حەشد نەهاتوونەتە پێشەوە، نەهاتوونەتە ناوشاری خانەقینەوە تاوەکو داوایان لێ بکەین بڕۆنە دەرەوە. ئێمە ئەمنیەتی شارەکە، ئێمە سەرۆماڵی خەڵک لە هەموو شتێک گرنگترە لامان و ئەسڵەن ئێمە وەزیفەی ئێمە خزمەتکردنی خەڵکە، وەزیفەی ئێمە دەسەبەرکردنی ئەمنە، وەزیفەی ئێمە ئەوەیە کە لە نێو خەڵکی خۆمان نابین، لەگەڵ معاناتی خەڵکی خۆمان نابین. غیابی جەنابی مام جەلال ئەوەی بەسەرهێناوین کە ئێستا هەمومان پێوەی ئەتلێینەوە. پێویستە حکوومەتی ناوەندیش هێواشتر تەندروستتر مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکە، چارەسەرکردنی ئەم دۆخە بەهێز ناکرێ، چارەسەرکردنی ئەم ئاڵۆزیە بە ناردنی هێزی زیاتر ناکرێ، جێبەجێکردنی دەستورە سەرچاوان. کورد زۆر دەمێکە هاوارەکە کێشە و مەشاکلی خۆی لە ڕێی دەستوری عێراق و چارەسەر بکرێ، بەڵام لە دوایە کە دەستور جێبەجێ نەکراوە، حکوومەتی هەرێم چەند لێی مەسئولە لە جێبەجێ نەکردنی، حکوومەتی ناوەند دوو بەرامبەر مەسئولە لە جێبەجێ نەکردنی بەندەکانی دەستوری عێراق. عێراق ئەگەر بۆ هەمومانە دەبێت بە جۆرێک دەستمان لە دەستی یەکا بێ ژیانێکی شایستە بۆ خەڵکی وڵاتە وەکو یەک دابین بکەین. بۆیە هەمووان پێویستمان بۆیە هەڵوەستەیەکی جددی بکەین. سەرکردایەتی سیاسی عێراق و کوردستان و هێز و لایەنە سیاسیەکان، میدیا بە شێوەیەکی گشتی ڕاگەیاندەکان ئەبێ هەڵوەستەی جددی بکەین. کەس سەرکەوتوو نییە لەوەی کە هاتوۆتە پێش، کەس هەمومان دۆڕاوین، چونکە هەمومان باجەکەی دەین ئەوەی کە بەرەوکی گرتوین.